ئێمە لەو کاتە ئاگامان لە زڕفی حکومت بوو پێویستەویش ئێستا کە حاڵی باش بووە حەقمان بۆ بکاتەوە چونکە لەو کاتەیە بەڕاستی زۆر مۆزەف داماوە بوو هەموو ترهاچیەکی هەبووە لەو کاتا سەرفی کردووە ئێستاش کە ماگانە وەریەگرێت و هیچ دەورێکی بووی نییە چونکە پێشتر چی هەبووە لە ناوی بردووە می خواردۆ بەهۆیەوە نەبوونیەوە ئەمەش باشە بەڵێ ئەوەش شتێکی باش خۆی تەبعاً بە کاش وەرناگیرێتەوە بەس بەو شێوەیە بێ باشترە مویمەوەی حەقەکە نەفەوتێ تر بە هەر شێوەیەک بێ وەڵا خۆی بە کاش حەقی خۆمانەوەیان لە سەیاسەوەیان باشترە وڵای داواکاری هەر ئەوەی بۆمان بگەڕێنەوە بەزی تری خۆت دەزانێت قەرزە بە هەر شێوەیە بێر باشترە بەڕای من شتێکی زۆر باشە بەس ئەوە نەبێت کە بڵێن شایعەیەک بڵاوبۆتەوە ئەڵێن تۆ بۆت نییە هیچ شتێکی دە بە حساب بانکیەکە بۆ کرێتەوە لە دوورەوە سەیریەکەیت ئەوان باش نییە نەخێر حساب بانقی کاتێ لە وڵاتان لە هەموو دنیاوایە کاتێکی هەموو کەسێک نەک فەرمانبەرێ هەموو کەسێکە حسابێکی خۆی هەیە ئەتوانێت لەو حسابەی خۆی پارە ڕاکێشێ نەک دانیشێت بەس سەیری کات نەخێر ئەوە شتێکی باش نییە ئەمە ئەگەر وا بێت وەکو پێڵێن کفری حساب بانقی بەڵام ئەوەی کە منیش دەڵێم زۆرم پێ باشە بەڵام بە شتێک کە بچێتە بابی جێبەجێکردنەوە ئەگەر هەر وەکو ڕقەمێک هەبێت لەسەر حسابەکە و هیچ نەتوانی ئیشیشی لەسەر بکەی ئەمە بێگومان وەکو وایە هەر نەکراوی بەڵام ئەوەی کە دەنگەوکان هەیە و ئیساکە ئەڵەن گوایە ئەوە ئەمە خۆی لایەنێکی ئیجابی هەیە کە ئیتر ئەمە بە ماڵێک بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئیسا ئەگەر هاتوو ئێمە هەرەمەوە حکوومەت قەرزارمانەوە ئەو پاشەکەەوە بەڵام کە بوو بە ڕقەمێک لەسەر حسابەکە و بە ناوی منەوە بە ناوی بەڕێز و بە ناوی هەست فەرمانبەرێکەوە کە بوو ئەمە ماڵێک بەسەر حکوومەتەوە و من هیوادارم کەوا ئەمە بێم مای خێر بۆ هەموو فەرمانبەران و بۆ هەموو موچەخۆران کە مافی خۆمانە هیلاک بووین کارمان کردووە ئیشمان کردووە و ئینشاءالله حکوومەتی هەرێمی کوردستانیش تاکیدم ئینشاءالله ئەوە شەرەکەت وەڵی وەکو هیوایەکی زۆر کەم هەیە وەکو خۆم هیوایەکی کەم ئەمەلیشی زۆر کەم هەیە وەڵی لەبەرەوەی کەوا تەجروبەکەی ئێمە لەگەڵ ژیانەکە و لەگەڵ حکوومەتەکەی ئێمە ئەوە تەجروبەکە کە ئەوە هەیە ینی پرۆژەکانی کەشی هیچی هەروە ڕۆژ ئیتر ئایا ئەویش حکوومەتیش خۆی مبەڕیری خۆی هەیە کە سەبەبەکە چییە بەڵام ئەمەی کە پەیوەستە بەوەی ئێمە بۆ پاشەکەوتەوە من وەکو خۆم هیوایشی زۆر کەم هەیە پێی بەڵام وەکو پێشنیازیی من پێم باشە ئەگەر هاتوو حکوومەت ئەتوانێت ماڭانە لەگەڵ موچەکەیە بڕێکی لەو پارێ بگەڕێنێتەوە بۆ موچەخۆرەکان هەڵبەتە ئەوە شاهکارێکی باشە ئەگەر بکرێت زۆر چاک